کوڕانی تاڵەبانی لە بەردەم تاقیکردنەوەیەکی نوێدا دوای زیاتر لە 10 ڕۆژ لە ئاڵۆزیەکانی ناوخۆی یەکێتی کە هەندێک بە کودەتا و هەندێکی دیکە بە چاکسازی ناویان بن. ئێستا دۆخی سلێمانی ئارامە، بەڵام ئاخۆ ئەوە ئارامی پێش زریانەکەیە یاخود سلێمانی وێکێتی زریانەکەیان تێپەڕاند و ئێستا تامی ئارامیەکەی دەکەن. بافڵ تاڵەبانی کە ئێستا وەک سەرۆکی یەکێتی خۆی دەناسێنێت و میدیاکانی ئەو حیزبەش سەرەڕای ئەوەی هەندێک جار وەکاو سەرۆک و هەندێک جاری دیکەش وەک سەرۆک ناوی دەبن. ئێستا بەراورد بە پێشووتر لە دۆخی بێدەنگیدایە ئەوەی بەدی دەکرێت پێدانی ڕۆڵی زیاترە بە قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیارەکانی حیزبەکەی بە بەرگێکی حکومیدا دەکات. ئێستا خەڵکی دەپرسن بەرەمی ئەو دۆخەی دروست بوو بە گۆڕانکاریکردن دەیبینین یاخود ئەو لایەنانەی وا دەرەکەون پەراوێزخراون دەبنە بەربەس بۆ گۆڕانکاریەکان و دۆخەکە هەروە خۆی دەمێنێتەوە. ئەوەی یەکێتی لە 8 تەمووز دەستی بۆ برد ئاشکراکردنی کەسانێک بوون کە بەوتەی ئەوان مافیا و سەرانە وەرگر بوون و گرفتی گەورە بوون بۆ خەڵکی سلێمانی. بەڵام ئاخۆ چەندیان درانە دادگا، ئاخۆ چەند لە سەرانە وەرگرەکان بەرەو دەرەوەی وڵات هەڵاتن چارە نووسیان چی دەبێت؟ خەڵکی ئێستا یەکێتیان لە بەردەم پرسیاردانەوە، پرسیارێک کە لەوانەیە قورسترین تاقیکردنەوە یەکێتی و خودی کوڕانی تاڵەبانی بێت. ڕۆژانی دوای 8 تەمووز زنجیرێک بڕیار دران کە هەندێکیان بەرگێکی حکومیان هەبوو. بە نمونە قوبا تاڵەبانی لەگەڵ بازرگانانی سلێمانی کۆبووە و دڵنیایی پێدان چیدی سەرانە وەرگرتن و پۆرەخکاری بازاڕ و دەستدرێژی سەر بازرگانان نامێنێت. دواتر لەگەڵ قایمقام و سەرپەرشتیاری ئیدارەکانی زۆنی سەوز کۆبووە و جەختی لاپەی ڕەوکردنی ئیدارەیەکی توند و تۆڵ کردەوە و داوای کرد بە هیچ جۆرێک یاساشکێنی و زیادەڕەوی بۆ سەر مافی گشتی لە هەموو بوارەکان ڕێگەی پێنەدرێت. دواتر هەر بە بڕیارێکی قوبا تاڵەبانی پۆلیسی سلێمانی بڕیاریدا سەرجەم چەکی بێمۆڵەت ئۆتۆمبیلی جام ڕەش و ئۆتۆمبیلی بێسەرەتا قەدەغە بکرێن. بۆ ئەم کارەش یەک هەفتە مۆڵەت دراوە بۆ کۆتایی هێنان بە هەموو ئەو دیاردانە. هەردوو برا تاڵەبانێکە بانگەشەی ئەوە دەکەن کە پێکەوە سەرکردایەتی پرۆسەی چاکسازی و گۆڕانکاری بنەڕەتی دەکەن لە شێوازی ئیدارەدان و پاراستنی بەرژەوەندەکانی هاوڵاتیان کە وەک ئەوان ئاماژەی پێدەکەن لە ڕابردوودا بە پێچەوانەی ئەوە بووە کە ئەوان ئێستا بانگەشەی بۆ دەکەن. شەقامی کوردی لەسەر ئەو هەوڵ و بانگەشانەی هەردوو برا تاڵەبانێکە و کە سنزیکەکانیاندا بەش بوون بەسەر دوو ئاڕاستەدا بەشێکیان پێیان وایە تاڵەبانی لە دەباشانەوە پرۆسەیەکی گەورە و گرنگیان دەست داوەتێ و ئەنجامێکی باش لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و کاسبکاران و یەکە ئیدارەکان بەجێ دەهێڵێت. لە بەرامبەردا بەشێکی تری هاوڵاتیان و چالاکان پێیان وایە ئەم بانگەشانە جگە لە بانگەشەیەکی کاتی و نمایشێکی جوانی دوو براکە هیچی تر نییە، چونکە بافڵ تاڵەبانی لە 2 ساڵی ڕابردوودا هاوسەرۆکی یەکێتی بووە و هەمان دەسەڵاتەکانی ئێستای هەبووە. قوبا تاڵەبانیش بە هەمان شێوەی ئێستای جێگری سەرۆکی حکوومەت بووە و هەمان دەسەڵاتی ئێستای بەکارهێناوە. خێرە لە ڕابردوودا ئەم کارانە نەکراون و ئێستا دەستیان داوەتە ئەم هەوڵە. ئاخۆ پێشتر کەس دەستی گرتوون لە چاکسازی و گۆڕانکاری جەوهەری بەشێکی زۆر لەو گۆڕانکاریانەی کە هەردوو براکە دەیانەوێت ئەنجامی بدەن دەبێتە هەڕەشە لەسەر بەرژەوەندی بەرپرسانی ئیداری و حیزبی سنوورەکە و پێدەچێت ئەو بابەتەش بە سانایی قبول نەکرێت و وەستانەوە لە دژی بڕیارەکان ببیندرێت لە داهاتوودا. بوارەکانی نەوت و جگەرە و دەرمان و بازرگانی دەواازەکان و کۆمپانیەکانی پاسەوانی و تەخشان و پەخشانی زەویە گرانبەهاکانی شار و چەند بابەتێکی دیکە. ئەو سێکتەرانن کە پێویستیان با ڕێخستنەوە و پێداچوونەوەی جددی هەیە. هەموو سێکتەرانەش لەلایەن بەرپرسانی باڵاوە قۆرخ کراون و خۆیان و کوڕەکانیان هەموو بەرژەوەندەکانیان لەو کارانەدا دەبینەوە. ئاخۆ کوڕانی تاڵەبانی دەتوانن دەستبەرن بۆ چاکسازی و ڕێخستنەوەی ئەو بوارانە و هەوڵەکانیان دەگاتە ئاستێک کە ئەو سێکتەرانەش بەدەر نەبن لە گۆڕانکاریەکان یان لەبەر پاراستنی بەرژەوەندی بەرپرسانی حیزبەکەیان خۆیان دەبیێرن و دەستنابن بۆ ڕێخستنەوەی ئەو بوارانە. ئەگەر وا بکەن وەک چاودێران دەڵێن هیچیان بە هیچ نەکردووە، ئەگەر پێچەوانەکەشی ئەنجام بدەن کارەکەیان ڕێز لێگیراو دەبێت و لەلایەن شەقامەوە پشتیوانی بەرفراوانی لێ دەکرێت، چونکە ڕاستە و خۆ کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان جێدەهێڵێت. لە هەموو بارێکدا ئێستا چاوەکان لەسەر داهات
هاتوون کوڕەکانی تاڵەبانی لەژێر وردبینێکدان کە زۆر بە ئەسپایی چاودێری دەکرێن لەلایەن هاوڵاتیان و چاودێرانەوە. ئاخۆنیەتێکی جدیان هەیە بۆ چاکسازی یان تەنها بانگەشەیە. ئاخۆ دەیانەوێت بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکەن یان هەموو کەم و کوڕیەکانیان بە عەلاگەی ئامۆزاکەیاندا هەڵدەواستن و خۆیان لە بەرپرسیارەتی دەدەزنەوە و خەڵکی تر بە هۆکار دەزانن ئاخۆ دەتوانن لەگەڵ دروشمەکانی دوای 8 تەمووز ڕاستگۆ بن یان ئەوانیش دەبنە بەشێک لە پرۆسەی بێهیواکردنی کۆمەلگا لە چاکسازی و گۆڕانکاری.